تەنیا چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختی پەرلەمانی عێراق. زانایانی ئاینی لە ناوچە جیاوازەکانی هەرێم داوا لە هاوڵاتیان دەکەن بچن بۆ سەر سندوقەکانی دەنگدان و وەک ئەرکێکی شەرعی لە هەڵبژاردن بڕوانن. بەشداری نەکردنی هاوڵاتیان لە دەنگداندا دەرفەتی ساختەکاری و جێکردنەوەی کاندیدە نەشیاوەکان لە ناو پەرلەمان مسۆگەر دەکات. بەڕێڕەوەیەکی دەستوریە ئینتیخابات پەسەند نەکرێ. مامۆستایەکی ئاینی دەڵێت پرۆسەی هەڵبژاردن لە ناو ئیسلامدا مێژوویەکی کۆنی هەیە و پەیامبەری ئیسلام گرنگی پێداوە. هەر لە زەمەنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێڕەوی خۆی وەرگرتووە. لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر هەم بە شورا و هەم بە هەڵبژاردن ئەصحابی پێ بەشدار کردووە بوو. لە بەیعەی عەقبەی یەکەمە لەگەڵ دووەمە فەرمووی ئوخرجوا منكم 12 نقيبا 12 پیاوتان لەو 73 هەڵسن کەوا کاری ئەو خزمانە بەڕێبەرن هەم ئەوس و خەزرەج هەم لە مەدینە لە بێدە دەستورێ. دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵبژاردنی ئەو 12 نەفەرە ئەمە پەیامێکە بۆ ئەوەی کەوا ئینتیخابات هەم ئەرکە هەم مافە، هەم لە ڕووی شەریعەتەوە هەم لە ڕووی دەستوریەوە و هەر وڵاتێکی لای جەنابتان معلومە بەڕێڕەوەیەکی دەستوریە ئینتیخابات پەسەند نەکرێ. ئەو وڵاتێکی دیکتاتۆرە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ویستویەتی لە مەدینە وەسیقە بنووسرێتەوە ڕێڕەوی یاسایی و شەریعەت و مەشروعیەت وەرگرێ. هەر مەجلیسێک زانایەکی دیکە ئاینی باز لەوە دەکات دەبێت موسڵمانان بەشداریکردن لە دەنگداندا وەک ئەرکێکی شەرعی خۆیان بزانن و هاوشێوەی عیبادەتەکانیان مامەڵی لەگەڵدا بکەن. لە ڕوانگەی شەرعیەوە بە یەکێک لە واجیباتەکانی دینتانرێت. هەندێک لە زانایان ئەفەرمون هەڵبژاردن واجباتی دین دوو جۆرە، بەشێکی عیبادەتە، بەشێکی عادەتە. ئەوەی کە عادەتە پەیوەندی بە ئوموراتی دنیاوە هەیە. کاتێک مەسلحەتی موسڵمانان لە ئوموراتی دنیادا پێویستی بە هەڵبژاردن هەبوو واجب ئەبێت لەسەر موسڵمانان بچن بەشداری بکەن. لە ئەمڕۆ لە هەندێک حاڵەتیشدا کاتێک کە تۆ بزانیت خەڵکانێکی گەندەڵ، خەڵکانێکی فاسد، خەڵکانێکی خراپ، خەڵکانێک کە هیچ بەرژەوەندیەکی وڵات و خەڵک و نیشتیمان و دین لێک نادەنەوە، تەنها بەرژەوەندی و مەساڵحی خۆیان لێک دەدەنەوە، واجبە لەسەر موسڵمانان بەشداری بکەن، کەسی شیاو لە شوێنی شیاودا دابنێن بۆ ئەوەی هەم مەساڵحەکەی دنیایان و هەم ئوموراتی دینیشیان نەفۆتێ. لەم خولەی ئێستای پەرلەماندا بەشێکی زۆر لە نوێنەرە کوردەکان ڕۆڵێکی خراپیان لە پشتیوانیکردنی مافی هاوڵاتیان بینی، تەنیا بەرگریان لە بەرژەوەندی حیزبە دەسەڵاتدارەکان دەکرد. بۆیە مامۆستایەکی ئاینی داوا لە هاوڵاتیان دەکات لە هەڵبژاردننی کاندیدەکان تەماشای ڕابردووی کاندید و هێزە سیاسیەکان بکەن. داواکارم لە برایان و لە خوشکان کە هەر یەکەیان بە گەرم و گوڕی بچنە سەر سندوقەکانی دەنگدان و سندوقەکانی دەنگدان بەجێ نەهێڵین بۆ کەسانێک کە ئێمە لێیان ناڕازین، چونکە گۆڕانکاری بە کەسانی نووستوو یا دوورکەوتوو ناکرێ. ئێمە کە دەمانەوێ وڵاتمان بەرەو پێش بچێ، سیستەمی بەڕێوەبردننی وڵاتمان چاکتر و باشتر بێ و کەسانی چاک و باش بنێرین بۆ ئەوەی ببن بە نوێنەری گەل، پێویستە ئێمە چاوکراوە بین. پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق و هەرێمی کوردستان ڕۆڵێکی بەهێزیان لە شەڕکردن بۆ مافی هاوڵاتیان بینیوە. بۆیە چاوەڕێ دەکرێت هاوڵاتیان بە شێوەیەکی فراوان متمانە ببەخشنە کاندیدەکانی لیستی کۆمەڵی دادگەری. هەوار بکە بۆ ئازادی